هەوڵێکی دیکەی بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەی موچەخۆرانی هەرێم و بەشە بودجەی کوردستان ئاشکرا دەبێت. هەڵبژاردنەکەی ڕۆژاوای کوردستان تەنگی باردۆغان هەڵچنیوە و تووشی ترسێکی زۆری کردوتەوە. کێشەی موچەی هێزەمنیەکان چارەسەر نەکراوە و لیستی موچەی مانگی شەشیش ڕەوانەی بەغدا نەکراوە. سڵاوتان لێبێ لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. ئەنجومەنی وەزیرانی ئابووری عێراق دوێنێ بە سەرۆکایەتی فواد حوسێن وەزیری دەرەوە و بە ئامادەبوونی وەزیری پلاندانان و وەزیری دارایی و بازرگانی و کوشت و کاڵ و پیشەسازی و کارباری کۆمەڵایەتی و پارێزگاری بانکی ناوەندی عێراق و چەند بەرپرسێکی دیکەی حکوومەتی عێراق کۆبوویەوە. بەپێی ڕاگەندراوی کۆبوونەوەکە ئەنجومەنی وەزیرانی ئابووری بڕیاری داوە کۆبوونەوەیەکی تایبەت لە هەرێمی کوردستان ببەستێ. ئەنجومەنە باڵاکەی عێراق ڕاشی گەیاندووە کۆبوونەوەکەی هەرێمی کوردستان تایبەتە بە گفتوگۆکردنی سەرزەمبیر و بۆچوون و پێشنیازەکانی تایبەت بەڕێخستن و ڕادەستکردنی داهاتە نانەوتیەکانی وڵات و تیایدا سەرجەم لایەنە پەیوەندی دارابووریەکانی حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێم بەشدار دەبن. ئەمەش یەکەم جارە کۆبوونەوەی لەم شێوەیە بهێنرێتە هەرێمی کوردستان لە کاتێکدا پێشتر شاندەکانی هەرێم دەچوونە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان. دوای ئەوەی ئیدارەی خۆسەر بڕیاریدا هەڵبژاردننی شارەوانیەکان دەخەنە مانگی هەشت، حیزبەکەی ئەردۆغان هەنگاوەکە بە مەترسی لەسەر خۆی دەزانێت. پێشتر هەریەک لە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا و ئاکان فیدان وەزیری دەرەوە ڕەشەی ئۆپراسیۆنی سەربازیان کرد ئەگەر ئیدارەی خۆسەر سوور بێت لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن. لا نوێترین هەڵوێستی لەبارەی هۆکاری ترسی دەوڵەتی تورکیا لە هەڵبژاردنەکە عومەر چەلیک گوتەبێژی ئاک پارتی ڕایگەیاندووە هەڵبژاردننی شارەوانیەکانی ڕۆژاوای کوردستان پلانە بۆ دامەزراندنی دەوڵەت و بە هەموو شێوەیەک دژایەتی پرۆسەکە دەکەین. سەرچاوەیەکی ئەنجومەنی وەزیران بە میدیای نزیک لە یەکێتی ڕاگەیاندووە تا ئێستا کێشەی موچەی هێزانیەکان چارەسەر نەبووە و وتیشی لەبارەی موچەی مانگی حوزەیرانی هێزانیەکانی هەرێمیش تا ئێستا موچەی مانگی پێنجیش نەنێردراوە. بە وتەی سەرچاوێکیش لە وەزارەتی دارایی هەرێم لیستی موچەی مانگی شەشی فەرمانبەران ئامادە کراوە، ئەو وەزارەت و دامەزراوانەشی مابوون لیستەکانیان ناردووە بڕیاریشە لە چەند ڕۆژی داهاتوو ڕەوانەی بەغدا بکرێت. ئەوە لە کاتێکدا وەزارەتی دارایی حکوومەتی عێراق 2 ڕۆژ لەمەوبەر ئاشکرای کرد دەستی بە دابەشکردنی موچەی مانگی شەشی فەرمانبەران و هێزانیەکان کردووە. چاوەڕێ دەکرێت دوای تەواوبوونی دابەشکردنی موچە لە بەغدا موچەی موچەخۆرانی هەرێمیش خەرج بکرێت. ستاندەر نویسمان پێشکەشکردن شاد و کامەران بن.